ئارام بگرە لەسەر شتەکان ئەوەندە بە پەلە پروزە شتەکان مەکە یعنی ئەگەر داواکاریەکەت جاری یەکەم ڕەفز بوو پێ تێک مەچوو ئارام بگرە لەسەر خۆ هێدی پاشان جارێکی دیکە داوا بکە هەوڵ بدە بە ئارامی شتەکەت بکەیت نەکەی بچی ڕقت هەڵسی ئەو جاری بۆی نەکردی و جارێکی دیکە بە تونند و تیژی یان بە زۆرێ لە جۆرەکان بتەوێ هەوڵ بدەی قەنەعەتی پێ بکەی بە شێوازێکی تونند و تیژی ئەوە کارەسات دەخولقێنی و ئیشەکەش لە خۆت تێکە دەی و ناژبیێ ناگەیە ئەو ئامانجەی کە ئەتوو دەتەوێتن لە ئامانجەکەت دوور دەکەویەوە هیچ کەسێک پرسیاری هەیە تایەرە باشە هەندێک کەس یعنی قسەی لۆ بەرامبەری دەکە بەرامبەری قەناعەتی بە قسەکەی نایەتن لەو حالەتەی چ بکاتن باش تەماشاکە ئایا خان ئەو خاڵانەی ئێستا باسمان کرد ئەو کۆمەڵە خاڵی ئێستا باسمان کرد دەزانانی وەکو چی وایە ئێستا ئەگەر یەکێک گۆرانی بێژێک گۆرانێک بچڕی کۆمەڵێک ئالەتی مۆسیقی هەیە وایە ئەوە تەپڵە ئەوە پیانۆیە ئەوە کەمانجە ئەوە ئەودا ئەوە نازانم چیە ها بۆی گۆرانەکە جوانتر و خۆشتر بچڕی وایە کەسێک کە قەنەعەت ناکە یاخود تەماشا دەکەی تەبیعەتی وایە ئەتوو ئەو شتانەی باسم کرد ئەو خاڵانە وەکو ئالەتە مۆسیقیەکانی تووان وەکو سنتور وایە وەکو کەمانج وایە وەکو پیانۆ وایە ئەتوو ئەوانەی لە بەرامبەر دەکەی بۆی ئەو لە گەمەی خۆی نەکەوی لەو گەمەیەی نەیکەوێنی کە مەسەلەن لە میزازەکی وای بۆ دروست دەکەی ڕێگە خۆشکەربی لەوەی بتوانانی زوو قەنەعەتی پێ بکەیت باشە ئەو خاڵانەی باسم کرد ئەوانە جێبەجێ بکە بەڵام قسەکەی تو بە دیوەکی دیکە هەندێک کەسمان هەیە بڕیاریدایە قەنەعەت نەکە یعنی ئەوە خۆی شتێکە بەم نووت و چارەسەر ناکرێت لەبەرەوەی هەزار فەنی ئەو هاشی لەگەڵ بەکاربیینی هەر قەنەعەت ناکە چونکە لۆ لە مێشتی خۆی ئیعازەکی پێ کردیە بە ناوی ئەمە قەنەعەت ناکەم تەواو ئیتریچی لەگەڵ ناکرێەوە بەڵام ئەمە ئەو شتانەی کە باز دەکەین لەسەر عامەی خەڵک لەسەر کۆی گشتی پرۆسەکە ئەگەر ئەو شتانە و ئالەتە مۆسیقیانە ئێستا باسم کرد ئەوەی کە زمانی جستە و تۆنی دەنگ و وشەکان و جلوبەرگ و کردار و ڕەفتارەکان بڕواتەبی هەنگاوێکی دیکە لە ژیانت دەگۆڕێ شتەکانت زۆر بە ئاسانی لە بۆ دەستەبەر دەبیت